بەرنامەی کۆماری ئیسلامی بۆ کۆنتڕۆڵکردنی بەدحیجابی لە ئێران. قاسم ڕەزایی جێنشینی فەرماندەی ناجا لە سەفەرەکەی بۆ کوردستان سەبارەت بە نێترین بەرنامەی کۆماری ئیسلامی بۆ کۆنتڕۆڵکردنی بەدحیجابی و بێحیجابی لە ئێران ڕایگەیاند. لەمە بەدووە بەدحیجابان لە شوێنی ئەنجامدانی کارەکەیان سزا دەدرێن. ئەوەش بەو مانایە کە شەقامەکانی شارە گەورەکانی ئێران دەبنە مەیدانی مانۆڕی هێزەکانی ڕژیم بەبێ ئەوەی کە پێبەند بە هیچ یاسا و ڕێسایەک بن. لە درێژەی هەر ئەم سیاسەتەدا گەڵاڵەکانی وەک گەڕانی تەلەفۆن بە مەبەستی دۆزینەوەی وێنەی بەدحیجابی، ناردنی پەیامی جەریمەی بەدحیجابی، بەرەنگاربوونەوە لەگەڵ بەدحیجابی لە ناو ئۆتۆمۆبیلەکان کە ماوەیەک بە فەرامۆشی سپێردرابوون بۆ جارێکی دیکە دەخرێنەوە دەستوری کار. کۆماری ئیسلامی 43 ساڵە هەوڵ دەدات شێوەی ژیانی دڵخوازی خۆی بە پێی شەریعەتی ئیسلام بەسەر خەڵکدا بسەپێنێت. کەسانێک کە ساڵانی سەرەتای بەدەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیان لەبیرە دەزانن کە ئەم ڕژیمە ئەو کات لە زۆر بواری ژیانی مەدەنی و کۆمەڵایەتیدا لە تاڵبانی ئەمڕۆ لە ئەفغانستان کەمتر نەبوو. جیاوازیەکەی تەنیا لە ئەحکامی شەریعەتی شیعە یان سوننیدا بوو. هاوتەریب لەگەڵ یاسای نامە و نامرۆڤانەی تاڵبان لە ئەفغانستان لە ئێرانیش پرۆسەی مامەلەکردن لەگەڵ ئازادیە مەدەنی و کۆمەڵایەتیەکان لە ڕەوتی بیرکردنەوەی تاڵباندا چڕتر بۆتەوە. بەڵام کارنامەی خەباتی کۆمەڵایەتی و سیاسی لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی نیشانی دەدات کە ئەم ڕژیمە سەرەڕای بەکارهێنانی تند و تیشترین شێوەکان، زیندان، ئەشکەنجە و ئیعدام لە داسەپاندنی شێوەی ژیانی دڵخوازی خۆی بەسەر زۆربەی خەڵکی ئێران سەری وەبەرد کەوتووە. وەرزشی ژنان حرام بوو. ژنان بۆ ساڵانێکی زۆر مافی چوونە ناو وەرزشگاکانیان نەبوو. دووچەرخە سەواری ژنان تاوان و گوناحی کەبیرە بوو. هەبوونی دەستگای پەخشی ڤیدیۆ تاوان بوو. دیمەنەکانی هێرشی سپای پاسدارانی کۆنەپەرست بۆ سەر سەربانی ماڵەکان و شکاندنی دیشی ماهوارەکان کەس لە بیری نەچۆتەوە. چارشێ و مانتوێی ڕەش و حیجابی کامڵی ژنان تەوەری کەشمەکێشی هەموو ڕۆژەی ژنان لەسەر شەقام و مەیدانەکان لەگەڵ مەئمورانی ڕژیم بوو. لەقەکانی خوێندنی ژنانیان لە زانکۆکان سنووردار کرد. سەرەتا لەگەڵ ئینتەرنێت دەستیان کرد بە دژمنایەتی و پاشان فیلتەریان کرد و سەرنجام خاویان کردەوە و دەیان کردەوەی هاوشێوەیان ئەنجامدا. بەڵام بە سەرنجدان بە کارنامەی کۆماری ئیسلامی لە هەموو ئەم بوارانەدا دەردەکەوێت کە ئەگەرچی ئەم ڕژیمە بەداخەوە هەروە لە سەرکارە، بەڵام لەم نەبەردە کۆمەڵایەتیەدا بەردەوام سەریوەبەر کەوتووە و شکستی خواردووە و بە ناچار پاشەکشەی کردووە. لە تازەترین نمونەدا کۆماری ئیسلامی بۆ داسەپاندنی شێوەی ژیانی دڵخوازی زوومی کردوتە سەر ئاژەڵەکان. سزادانی کەسانی خاوەن سەگ لەسەر شەقام و پارکەکان بە تایبەت لە شاری تاران لە ماوەی هەفتەکانی ڕابردوودا تونتر بۆتەوە و گەلێک راپۆرتی جۆرا و جۆر لەم بارەیەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوبووەتەوە. سەرۆکی پۆلیسی ڕاهوەری تاران باسی بەرەنگاربوونەوە لەگەڵ سەگگێڕان بە ماشێنی کرد و وتی کە ئەم بابەتە لە دەستوری کاری پۆلیسدایە و ڕۆژانە بەری پێدەگیرێت. حکوومەتی ئیسلامی لە ئێران و تاڵبان لە ئەفغانستان لە نەشیاوترین و دواکەوتوترین دیاردەکانی جیهانی سەردەمن. دیاردەیەک کە بە هیچ مۆزەزەیەک بەخواست و ئاوات و شێوەی ژیانی ئەمڕۆی خەڵکەوە پەیوەند نادرێت. جەماوەری کرێکار و زەحمەتکێش، ژنان، لاوان، هونەرمەندان، خەڵکی ستەم لێکراو، 1001 گیر و گرفتی ورد و درشتیان هەیە کە بێکاری، گرانی، نەبوونی مەسکەنی گونجاو، نەخۆشی کۆڕۆنا، کەمبوونی پزیشک و نەبوونی دەرمان و تەختی نەخۆشخانە، ئێعتیاد، تند و تیژی، نەبوونی ئازادی سیاسی و چوونەسەرەوەی ئاماری ئیعدام و ئەشکەنجە تەنیا چەند نمونەیەتی. لەوەها بارودۆخێکدا نیگەرانی ئاخوندەکانی حکوومەت و دەستگای دەوڵەت سەرپێچی لە حیجابی ئیجباری ویان سەگگێڕانە. دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم، ئیمامانی جومعە، ئەو باشی دامەزراو لە دەستگای ئەمری بە معروف و نەهی لە منکەر، پۆلیس و بەسیج و گشت
دەستگای ڕاهێنان و سەرکوتی حکوومەت بەدحیجابی و یان سەگگێڕان وەک گەورەترین هەڕەشەی فەرهەنگی پێناسە دەکەن. هەژاری، خۆکوژی، لەشفرۆشی، گورچی لەفرۆشی، گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر ئەو مەسەلە و دیاردانە نین کە سەرنجی حکوومەت و ئاخوندە مفتەخۆر و زۆر وێژەکان بەرەو خۆیان ڕاکێشن. بەڵام هێندێک خەڵک سەگ ڕابگرن دەبێتە بابەتی حکوومەت و ئاخوندەکان. ڕوخاندنی حکوومەتی کۆنەپەرستی ئیسلامی ئێران نەتەنیا لە پێناو بەرژەوەندی خەڵک و جەماوەری زەحمەتکێشدایە، بەڵکو بۆ دابینکردنی مافی ئاژەڵەکان و دیفاع لە ژینگە، بۆ پاراستنی زەرورەتی پەیوەندی مرۆڤ لەگەڵ ئاژەڵەکان لەوانە ئاژەڵە ماڵیەکان، هیچ ڕێگا چارەیەک بێجگە لە بێدەسەڵاتکردنی نظامی خورافە و جەهل بوونی نییە.